مامۆستا چۆن بزانم خوالیم ڕازیە؟ طبعا شتێکمان هەیە بە ناوی لێخۆشبوون و شتێکمان هەیە بە ناوی ڕازیبوونی ئەڵڵا. ڕازیبوونی ئەڵڵا گەورەترین مەرتەبەیە. ئەگەر خوا لێت ڕازی بێت ئەوە هیچ لێت خۆش بووە، بەڵام ڕازیبوونی خوای پەروەردگار ئەچیتە خصوصیەتەکان، ئەبیتە خەواسەکان، تایبەتمەندەکان. بەچی بزانە؟ هەر کاتێک گوناهت کرد، هەستت بە بێزاری کرد، یەکسەر تەوبەت کرد لەسەری، بە دوای ئەو گوناهەیە کەوتیتە عیبادەت و چاکەکاری و سەدەقە و خێرکردن و دەعوەکردن بۆ ئیسلام، ئەوە تۆ بزانە خوا لێت ڕازیە. ئەگەر هەموو کاتەکانت بۆ خوا بوو، غافڵ نەبوویت، باشە هەوڵ و هیممەتی ئەوەل و کۆتاییت بۆ قیامەتت بوو، ئەوە بزانە خوا لێت ڕازیە. بۆیە سەحابە خوای پەروەردگار هەر لە دنیایە رضي الله عنهم ورضوا عنه، خوالیان ڕازی بوو، ئەوانش لە خوا ڕازی بوو. بۆیە هەر کەسێک ژیانی بۆ خوا بێ لە دنیایە، خوالی ڕازی بووە، بۆیە هەر پێش مردنش مەلائیکە ئەنێدێتە سەریان و ئەبشیروا بالجنة التي كنتم توعدون. الله مژدەتان لێ بێ بەو بەهەشتەی کە ئێوە وعدتان دەرابوو پێ. بۆیە ڕەزابوونی خوا ئاسان نییە. ئەگەر ئەتەوێ خوالیت ڕازی بێ، ئەگەر ئەتەوێ خوالیت ڕازی بێت، ڕازی بە بەرنامەکەی، ڕازی بە پەیامبەرەکەی، ڕازی بە تەواوی ئەو کەلیمانی لە قورئانایە، بە تەواوی ئەو فەرمودە صەحیحانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتونیەتی. ڕازی مەبە بە هیچ بەرنامەیەک کە دژایەتی قورئان کات، ڕازی مەبە بە هیچ کەسێک کە ڕێگری لە قورئان کات، ڕازی مەبە بە هیچ حکمێک کە پێچەوانی حکمی ئەڵڵا بێ جەل جەلالوه. ئەو کاتە ئەزانی خوا لێت ڕازی بوو. خوا لە من و لە ئێوەش ڕازی بێ.